لە پایتەختی مێلنشینی سۆرانەوە لە شارە بەناوبانگەکەی پاشای کۆرە وەستا ڕەجەبەوە لەو شارەی کە بەناوبانگە بە ڕۆشنبیران و هونەرمەندانی لەم خەرەندە جوانەوە و لە شاری ڕەواندزە جوانەکەەوە ئەمڕۆ گەشتەکەمان دەست پێکەین هیوادارین تا کۆتایی پێکەوە بین. هەر لە کۆنەوە ڕەواندز بۆ ناسراوە کە پڕە لە شوێنی گەشتیاری خۆش بۆ گەشتیاران. بووی بە پێی سمزانی ئەم چاوپێکەوتنە لەگەڵ کاکچیا بکەم بەڕێوبەری گەشت و گوزاری ڕەواندز بۆیە باسێکی گەشتیاری و شوێنە گەشتیارەکانمان بۆ بکە لەم ناوچێ. کاکچیا گیانە ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەم. لە ڕەواندز و ناوچەی ڕەواندز چەند شوێنی گەشتیاری گرنگ هەیە کە گەشتیاران ئێستا بۆیان هەیە ڕووی تێ بکەن؟ زۆر سپاس بە خێراتتانەکەم. زۆر سپاس. ڕەواندز ئەکرێ بڵێم ڕوحی گەشتیاری پارێزگای هەولێر پێکدێنێتن بۆ پێیکەوە زۆرترین شوێنە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر و بەناوبانگترین شوێنە گەشتیاریەکان کەوتونەتە سنووری قەزای ڕەواندز هەر لە بێخاڵەوە و لە تەلەفریکی چیای کوڕەکەەوە و هەروە هەوارگەی شنگلبانە و جوندیان و دۆڵی ئاکۆیان و هەروە گشت سەیرانگەکانی سنووری ناحیەی وەرتێ کە ئەمەش مەساحەیەکی زۆر گەورەی گەشتیاری پێکدێنێتن و ساڵانە ڕێژەیەکی زۆری گەشتیار و سەردانی کەریش سەردانی ئەم سنوورە ئێماکان. باشە کاتێک گەشتیارێتە ئەم ناوچەیە زۆر جار ئەبینین ناوچە گەشتیارەکان بەنوعێک دیزاینەکەی باش نییە جوان نیە چ هەماهەنگێک لە نێوان حکوومەت یا بەڕێبەتی گەشتیاری لەگەڵ ئەو خەڵکی کە شوێنەکە وەریگرتۆ بکرێیان بە موکی خۆەتی واکرێت جوانتر بکرێت لەوەی کە ئێستا هەیە. خۆی زۆربەی ئەو شوێنە گەشتیاریانە کە نۆژە نەکرێنەوە نەخشەکەی لای ئێمە پەسەند دەکرێت. هەندێک حاڵەت هەبووە یعنی بەڵام تۆپۆگرافیای ڕەواندز وایە ینی مەجای فراوانبوونی تێدانە بۆ نمونە شوێنێکی وەکو بێخاڵ تۆ ناتوانێت لەبەر تۆپۆگرافیەکەی ببێ شوێنێکی تر خەڵکەکە لەبەر سەرچاوی ئاوەکە دێن دەبێت تۆ دەوروبەری ئاوەکە فەراهەم و ئامادەی بکەی بۆ ژمارێکی زۆری گەشتیار لەخۆ بگرێت. ڕەنگە لە هەندێک شوێن سروشتێک چوو بێتوانە بەڵام شتی باشتریش دروست کراوە بۆ نمونە جاران ئەگەر شوێنی 5,000 گەشتیارت هەبێ بەڵام ئێستا لە بێخاڵ سەروی 10,000 گەشتیارتوانی لە ڕۆژێکە. ئەمە باش و باسەکەویستم ئەو پرسیارش بکەم بڵێم چی کراوە بۆ ناوچە گەشتیارەکانی ئێرە کە بتوانێت ئیستیعابی یان زۆرترین گەشتیار وەرگێت جێی زۆرترین گەشتیاری تابێتەوە بەو ئیمکانیاتی کە هەیە لێرە. خۆی بوونی پرۆژێکی زۆری گەشتیاری ئێستاش بەردەوام ینی شوێنی گەشتیاری لە زیاد بووندان بۆ نمونە شوێنێکی وەکو ناحیەی وەرتێ 4 ساڵ پێش ئێستا کەسەوەی پێ نەئەزانی بەڵام وەرتێ ئێستا بۆتە ژمارەیەکی دیار لە ناو کەرتی گەشتیاری ساڵانە ڕێژێکی زۆری گەشتیار ڕۆژی وا هەیە ئەمە 5,000 گەشتیار میوانمان هەیە لە وەرتێ سەروی 5,000 گەشتیاریش لە ڕوانزیش پرۆژەی نوێ لە بنیاد نادا بۆ نمونە ئێستا لە ڕێی وەبەرهێنانەوە پرۆژەیەکی بەناو پرۆژەژیانی گەشتیاری لە ڕەواندز ئەنجامەدرێت. ئەمە هەمووی بۆ ئەوەیەکەوە ئەو بۆشایە پڕ بکەینەوە کە بتوانین زۆرترین ڕێژەی گەشتیار سەردانی سروشتی ڕەواندز و دەوروبەری بەشی ئەوەی تیاماوە کە شوێنی سروشتی جوانی هەبێت ئێشتا نەکرابێت بە ناوچێکی گەشتیاری گەشتیاران سوودی لێوەرگرن یان لە پلاندا شوێنی وایی دروستکەن. ڕەواندز زۆر شوێنی گەشتیاریە تا ئێستا وەبەرنەهێنراون بۆ نمونە خەرەندی ڕەواندز تا ئێستا شتێکی وای لێ نەکراوەکەوە لە چاوەڕوانی ئێمەدا بێ و هەروە سرنجی گەشتیاران زیاتر بۆ لای خۆڕاوکێشە لە دۆڵی ئاکۆیان و فەقیان و سەران و ئەمە مەزموعە شوێنێکن کە تا ئێستا دەستی ئاوەدانی و بڵێن کەرتی گەشتیاری نەچۆتە ئەم شوێنانە بە شێوەیەکی باش ئەگەر بێت و احتیمامی پێ بدرێت هەر لە ڕێگاوبان و کارەبا و ئاوە دڵنیام شوێنێکی زۆر نوێ و تازە و زۆر گونجاویشە بێتن بۆ کەرتی گەشتیاری. کاکچیان ئەم ناوچەیە کە لە هاوینە فێنک و خۆشە و گرنگی زۆری پێدراوە بە تایبەتی بۆ خواروی عێراق کە یەن بۆ ئەم ناوچە لەبەر فێنکی کەشوهاوەکەی لە هاوینە لە زستانیشا یەن بۆ کۆڕەک و چای کۆڕەک لەبەر بەفر و ئەو کەشە زستانی کە دەگمەنە لەوێ نییە. ئایا وا کراوە لە زستانە شوێنی کەش دروست کرێت کە گرنگی زیاتریشی پێ بدرێت لە شوێنی کەشە؟ خۆی ڕەواندز ئەکرێ بڵێن تاکە قەزایەکە وەرزی گەشت و گوزاری زستانێکێدا ڕێکخسترابێتن و پرۆژەی وەبەرهێنانی ینی ئەو پرۆژانی کە لە ڕووی وەبەرهێنانەوە لە کەرتی گەشتیارێکردن زۆر گرنگ بوونە بۆ کوردستان بۆ نمونە تەلەفریکی چیای کوڕەک وای کردووەکەوە ساڵانە ڕێژەیەکی زۆری گەشتیار لە زستان ئەو کاتێک کە
زستان لە لای ئێمە مەوسم نامە یعنی گەشتیار ناهات بەڵام مثال لە سایی تەلەفێکی چیا کۆڕک سەدان هزار گەشتیار ساڵانە ڕوومان تێیەکە لە سنووری ئێمە نا بەڵام لە سنووری بەڕێوەبەرایەتی سۆران و چۆمان شوێنی زۆر لەبار هەن بۆ نمونە سیای حەسەن بەگ گەلی سەکران ئەم شوێنانە زۆر گونجاون بۆ ئەوەیەوە پرۆژەی نوێ تێدا گەشتیاری زستانەشی تێدا بکرێەوە بەفریشی زۆر لە ئێمە سەکران بڵێ لە سۆرانیش سیای حەسەن بەگ بەڕێوەبەراتی گەشتوگوزاری سۆران شکاری لەسەرەوە کردووەکەوە مستەسمڕێک بۆ ئەوێ بێنێ هاوشێوەی تەلەفریکی چای کۆڕک وانە شوێنێک دروستکەن هەروەها لە چۆمانیش بەڕێوەبەراتی گەشتوگوزاری چۆمان بەرنامەی وایان هەیە لە سەکران و بێکۆدیان ئەو شوێنانە پرۆژەی وا ئەنجام هیچ داتایەک هەیە کە ساڵانە ڕێژەی گەشتیاران چەندێکە بۆ ئەم ناوچەیە سەروی ملیۆنێک گەشتیار و سەردانی کرد سەردانی سنووری ئێماکەن ئەمەش داهاتێکی باش بۆ خەڵکی ناوچەکە بەردەست دەکاتن چونکە بە خۆتان نەزانن ڕواندز شوێنێکە نەکەوتوتە سەر هیچ ڕێگایەکی سەرەکی ئەوەی کە زۆر ئەتیمادی خەڵکی لەسەر کردە گەشتیارێکێتی لە پاڵ ئەوەی کۆمەڵێک لە خەڵکەکەی مۆزەف و پێشمەرگە و موچەخۆری حکوومەتن باقی ئەوەی هەندێکیان بە کوشتکاڵ بە ئەوەی کەیان زیاتری بەکەرتە گەشتیارەکەیەوە مەشغوڵن و داهات خۆیانی لێ بەدەست دێنن هیوادارم لە باتی ئەو 1 ملیۆن و 2 ملیۆنەی کە کاکچیا باسیێکا ببێ 5 ملیۆن 10 ملیۆن ئەمەنە شوێنی گەشتیاری تر بکرێتەوە ئەمەنە گرنگی پێ بدرێ و خەڵک ڕووبکەنە ئێرە بۆ گەشتیاری زۆر سپاس کاکچیا بۆ ئەم دەفەتە زۆر مەمنون. دەستخۆش دەستخۆش ماسا باپیر زۆر سپاس زۆر سپاس دەستخۆش بۆ ماسە زەینەڵ لە بەشی ڕۆشنبیری و هونەر لە بڕگەی گەشتەکەماندا چاومان کەوت بە ماسا زەینەڵ ماسە باپیر کە نمونەیەکی جوانن لە ڕۆشنبیران و هونەرمەندانی شاری ڕەواندز با پرسیارەکە لە ماسە باپیرەوە دەست پێکەم ماسە باپیر ئێوە لە چ جیلێکی هونەر و موزیکان لە ناو ڕەواندزە لە کام جیلەن جیلی یەکەم دووەم سێم چوارەم چەندەم جیلی دووەم جیلی دووەم لە ساڵی 1970 تیپی پاشەگەرە دامەزرا ئەوە جیلی مامۆستا چەتۆ و مامۆستا ئامانج و ئەو تەمەنە بوون دواتر 1970 جیلی مەهات بە جیلی دووەم چوونی ناو مۆسیقا ناو تیپ مۆسیقای پاشەگەر ڕەوانزی وەکو ئامێری ئاکۆردیۆن عەزفەکەن وەکو دیارە تەقریبەن لە کوردستانی خۆمانە و لەم ناوچەیە ئامێریکە فەرامۆش کراوە لە کلیپەکان نابینی لە موزیکا نابینی لە کۆنسێرتا نابینی ئەم هۆکارە بۆچی ئەگەڕێنیتەوە بەڕاستی هۆکار زۆرن یەک لە هۆکارانە ئەو تەکنۆلۆجیایە ئامێری مەسەن ئۆرگ پەیدا بووە ئۆرگ و کۆمپیوتەر یەک دنیا بەرامج لێ هەموو ئالت تێدانا ئەنی ئەو ئالەتانە کەمتر ئەژەندرێن و لە پەیماگەکانیش پەیماگە هونەرە جوانەکان ئەکادیمیایەکان ئالەتی ئۆکۆردیۆن نا مامۆستا هەیە نا ئیتمامیش پێدرێە باشە ینی ئێستا گەر جەنابەت لەسەر ئەم ئامێرە بەردەوامیت نەچتە سەر ئامێرەکانی ترۆک و کیبۆرد یاوکو پیانۆ مستقبلی تۆ لە هونەر و موزیکا لێرە چی لێت ئەگەر نەتوانانی جێ خۆکەیتوان کەسێک نەتوانێت جێم ئامێرە بکاتەوە لە ناو موزیکەکانیان ئەزانی مەسەلەی جێکردنەوەی ئامێر بەڕێی من لەسەر خودی ئامێرژەنەکە ئەوەستیتن
چۆنیەتی تەعاملکرد لەگەڵ ئەڵەتە ئەو ئەڵەتە چۆن ئەسفەکاتن ئەو ڕوحەتی کە ئەیداتێ جێگر چۆن ئەتوانین لەزەتی لێ بکاتن هەتوو ئەگەر توانیت خۆت ئیسپات بکەی بێ ناو ساحەی هونەر عەز بکەی بە ئەڵەتی خۆت پێم وایە جێگای بێتەوە بەڵام لەبەرەوەی فرامۆش کرایە وەکو جەنابەت باس کرد پێشتر فرامۆش کرایە بەگشتی خەڵکی مە بەتایبەتی لەو دوایانی ساڵی باڵی نهۆتەکان ئەلەتی ئوکۆردیۆن کەمتر بەرچاوکەتێ لە بەرنی ئاشنایەتیان لەگەڵ نییە پێم وایە ئەگەر ئاشنایەتیان لەگەڵ هەبیتن چێژێکی تایبەتی خۆی هەیە و خەڵکی لەزەتی لێ ئەکات ماسە زەینەل ماسە باپیر ئاماژەی بووە کەوان لە جیلی دووەمن کەواتە جەنابتان لە جیلی یەکەمن ناتوانین بڵێن لە جیلی یەکەمنەوەی یەکەم لە شێستەکان پێش ئێوەش هەبووە دەوری جەنابتان لە تیپی مۆسیقای پاشای گەورە چی بوو یعنی با بڵین تیپی مۆسیقای پاشای گەورە چ ڕۆڵێکی بینی لە دروستکردنی هونەرمەند لە ناو ڕەواندزە طبعا لە قۆناغی خۆی لە بڵین لە هەشتایەکان تانەوەتەکان تی پاشای گەورە سەئاستی کوردستان ینی کاریگەری هەبوو ئەو کاریگەریەش لە ناو ڕەوانزیش ینی تەسیراتی خۆی هەبوو لەبەرەوەی تا ئێستا چەند جیلێک لە سای ئەو هونەرمەندانە کەنەوە کە لە هەشتایەکان دەستیان پێکرد کاروانەکەیان دەست پێکرد تا ئێستاش بەردەوامی لەسەر هەیە و بەدەیان هونەرمەند ڕێزکە ئێوانیان گرت و ئێستا لە ڕەواندز ینی کار دەکەن و باش کاتە ڕێچکەکە هەیە بەڵام تیپی پاشای گەورە بۆ دیار نەما چیان لێ هاو موزیسیانەکان هونەرمەندەکان چیان لێ هاو ئیدر دوای نەوەتەکان خۆتان دەزان بارودۆخی کوردستان بە چەند زۆرێک گۆڕا ئیدی پەرتەوازە بوون هەندێکیان لە هەولێرن هەندێکیان لە دەرەوەی وڵاتن و ئیتر نەیان توانی کۆ ببنەوە بەیەکەوە وەکو جاران کار بکەن ئەندامی نەئەتوانرا لەم موزیسیانە تازانە ئەندامی تازە و چۆن مەسەن تیپی مۆسیقای سلێمانی هێتا ئێستا بەردەوام من هەندێکیان بەڵێ لێرە نەماون و ڕۆشتون بەڵام جیلی تازیان هێناوتە ناو تیپەکە و بەردەوام من تا ئێستا لێرە نەئەتوانرا ئەوە بکرێت جیلی تازە هاتووە بەڵام وەکو ئەوانە کە کۆ ببنەوە بەرهەم بکەن ئەویان پێ نەکراوە بە هیوام هەمیشە پێگەی هونەر و موزیک و بەشەکانی کەش لە ناو ڕەوانزدا هەمیشە پتە و بێت هەمیشە پەرە بسێنێت چکە بەڕاستی کای ڕۆشنبیر و هونەر لە ناو ڕەواندزە سکتێرێکە هەموو کوردستان فەخری پێوەکات چکە زۆرێک لە موزیسیانە باشەکان و هونەرمەندە باشەکان لە ڕاوندزەوە بڵاو بوونەوە بە کوردستانە من حەزەکەم ئێستا یەک پارچە موزیکە بۆ ئۆکۆردێنە خۆشە بین و بەجووی بینەرانە ئەم ئامێرە دیسانەوە گوێبیستی بینەوە و ڕۆحەتی و ئامێرە بکەینەوە بەبەرە فەرموو مامۆستا. گەشتەکە ئەم ڕۆمان بۆ ڕەواندز طبعاً خوانەکە ماوە خوانیش چی؟ ئەبێ خوانی ڕەواندزی بێ خوانی ڕەواندزیش چی؟ دۆخەوان لەگەڵ کفتە بەسەڵق ئەی هاوار چەند تەمەنامە کرد طبعاً لەم کۆی ئەم حەلقانی ڕەمەزان دڵمەی گەڵامێ و یابراخی گەڵامێ و پشکی شێری بەرکەو وازم خەریکە کفتەکە ژوای لێت بەڵام خۆشە چکە هەر ناوچێ و بە شێوەی جیاواز و بە تامی خۆئیکە ئەمڕۆ لە خزمەتی ڕازیەخانین لە ڕەواندز دۆخەوان کفتی دۆخەوان کفتە بەسەڵقمان بۆکە ئەحواڵی جەنابتان چۆن باشن خۆش سپاس دەکەم بۆ هەردووکی بۆ بینەرانی شەرحکەین پێداویستەکانی چین بۆ دۆخەوانەکە و بۆ سڵقەکە ئێستا کفتەی سۆریانی بە سڵقیەکەین هەر احتیادی قیمەکەی سۆرەکەینەوە گۆشت و کەرەوز و پیازە بەری ئەو کاتی ئەوانش ئیزافەیەکەین بیبەر و کاری و بیبەری تیژە و لەناو ئاوەکەش جاترێ و تەماتێ و لەگە سرقیە
ئەوە کفتەی سۆر کفتەی سپیش دۆغەوای پێێرێن ئەویش هەر بە کەنگریش ئەتوانی بکەی بەس ئەمن بە تەڕەپیاز و جاترێکەکەم لەگە ماستی مەڕی باکنگر و بە جای کەش ویان کردوین خۆش بوو زۆر بەس بەم طریقێش زۆر خۆشە من بەمە زیاتر حەزی لەکەم بەو پیاز خۆش من بەم طریقێ زۆر خواردومە هەر لە ڕاندزیش خواردومە زۆر خۆشە بعد دەستی پێ بکەین من ئەم گۆشتە بکەم بە قیمە بۆت وردیکەم ئەمیش پیازەکەی وردەکەم گانشی لێ بکەمەوە بە ئەهوار جارێ هەر مەنزارەکەی کە بە چاو سیرەکەی سەر ئەمانم پڕ بوو لە ئاو زۆر مەنزارەکەی جوان زۆر خۆش ئەمە خوانە بەڕاستی خوانی ڕەواندزیانەیە ئەو دەستانە و خۆش ڕازی خان بەڕاستی شتێکی زۆر نابێت دروست کردووە ئەنجا من دیقم کرد بەس بۆی خێرات تامیگەین لە چۆ دەست پێ بکەین دەست مەخەکەەوە تۆ خۆ دوات تەسەوڕێکی وا خۆش دەچوو بێ ئەشە نخواردووە ناوەڵێشتنم خوارد تەسەوڕێکی وا خۆش دەچوو بێ احتیمالە چکە ئەوەی خۆمە ناسم دەستاوی خۆمە ناسم منیش ناسیم بەڕاستی زۆر بەرەزەت و خۆشە عافیەتی بێ زۆر ئالێدا یەک خەیمە هەڵەی هەر ئالێدا بێرێ ئەچتە ناو خەیمەگەەوە بووی ئەمێنیتەوە جاروبەر خەیمەگەڵیتەوە دەستێکەکە یاک کفتە دەرێنی هیبی تۆ ژووری خۆیت و یەک هەفتە بۆ ئەمێنیتەوە ئاوایی دەتەنیشتیەوە ینی بەو دەرەجەی بۆ گەرزێ خۆشەی چۆن عافیەتی بێ زۆر خۆش بیاخوا بەسەر چاوم جابە بۆ تام گەڕمەوە بەڕاستەوەی کەوتم هەریج نەبوو لە چاو ئەوەی کە خۆت تامی ئەەکەی خۆت ئەی خۆی بەڕاستی ئەم تامە ئەو تامەیەکە بوادگاری لەگەڵ خۆت ئایبیتەوە چەند ساڵێک لەبیرتە ئەمێنێت هەڵی ئەگرێگەڵ خۆتا جای ترکیتەوە تامی ئەەکەیتەوە هەموو ئەو یادگارانەوە بۆ ئەگەڕێتەوە کا لێرە لای چێورە دەستی شێ ئەم خواردنە خۆش و خواردووە گەشتی ئەمڕۆمان بۆ ڕەواندز ئەم تایبەتمەندی خۆی زۆر مهم بوو کە ئابم وەز ئاگەشتین کێسەتیایی خۆشترین ماڵبەندی زینم ڕەواند و شاری شیرینم ڕەواند و شاری شیرینم گەر هات و ڕۆژێ نەدبینم دڵپەست و مات و غەمگینم دڵپەست و مات و غەمگینم خۆشترین ماڵبەندی زینم ڕەواند و شاری شیرینم ڕەواند و شاری شیرینم گەر هات و ڕۆژێ نەدبینم دڵپەست و مات و غەمگینم دڵپەست و مات و غەمگینم شەوانی ڕەمەزان بەم یاریانەیە خۆشە جا هەر شارە و یاری تایبەتی خۆی هەیە لە ڕەواندزیش گوسیلانەی هەیە کاک ئێساگیان کاتۆ باش حواڵەت خۆش سپاس دەکەم کاک ئێستا ئەم یاریە کە لە ڕەواندز ئەکرێ گوسیلانەیە لەناو هەر بڵین ئەوانی کە بەشداربوون دژەکان یەکتری هەر خەڵکی ڕەواندزنیان شەوانە شار بە شار یاری ئەەکەن بەرتەوەن ئەو یاریەکی زۆر کۆنا ڕەواندوز زۆر دێر زەمان ئەو یاریە بەردەوام ئەنجام درا و ساڵانە وەکو فستیڤالێک شارەکان دیکەش بانگشت دەکرێت و ئێمەش بەشداریەکەن لە شارەکان دیکە هەر بۆ نمونە دوێنێ شەو لە زاخۆ یاریمان ئەنجامدا و یاریەکی زۆر بە تامون تێژ ئەین چوونە زاخۆ بەرە لێرە چونە زاخۆ لە وڵا 26 بە 25 ئێمە دۆڕاک
دۆڕاست سەرکەوتنە باشە ژماری بەشداربووان ئەم بەر ئۆبەر شەرتە چەند بێت یان نابێت لە 20 کەس کەمتر بیت نابێت لە 20 کەس کەمتر بێت تەمەەن شەرتی هەیە کە نانا بەس لە بۆ ئەم یاریە نانا بەس جاران خەڵکی بە تەمەەن زیاتر بەشداریەکە لە ئێستاش گەنجەکان بەشدارەکەن بەرام خەلکی بە تەمەنیش ئێستاش تداە کاک ئێستاگیان بۆ بەس شەوانی ڕەمەزان ئەم یاری ئەکرێت ومە بەس لەوە چیەکە بەس لە شەوانی ڕەمەزان ئەم یاریەکەن تەمەەن ئەو یاریە بە ئۆکمەوەی کە کاتێکی زۆر دەباتن لە شەوانی ڕەمەزان نەبیتن چکە شەوان جاریوە یاریەکە تا نێزیک سەهر ڕۆیشتووە لە وەختی دیکەن ئەو کاتە نییە ئەو یاریەش هاندێکە بۆ زیاتر پێشکەوتن و پێشخستنی ئاستی عیلاقاتی کۆمەلایەتی لە نێوان کۆمەلانی خەڵک ئەم یاریکە ئیکەن هیچ جۆرە پاداشتێکی معنەوی یامادی چیە لەم یاریکردانە ئەوانی کە براون زۆر جار وەکو خوول دەکرێتەوە وەکو فستیڤال و خوول ئەو کاتی لیژنەی سەرپەرشتی خەڵاتی هەبیتن بۆ ئەوانەی کە سەرەکەوت زۆر باشە کاتە ئێستا لە یاریەکەین چاوەڕی چیەکەین با یاری بکەین منیش بە حەزەکەم بەشدار بم ئینشەڵا ئێمەش پێمان خۆشە یاری بکرێت و بەسەر پێشەوەی کە دەست پێم خۆش بوو بە ئەوشتان پێ برێم ئەو شۆ یاریزان هەیە لە تەختەق هاتووە لە تەنیشت و دانیشتووە یاریزانمان هەیە لە ڕانیە هاتووە کاک ساڵە کە یارزانی کۆن و دێرینە لە هەولێر ئەوڕۆ هاتیانی بەردەوام یعنی کەواتە ئەمە لێزانی نیشیتیایە ئەمە بەس بەخت و شتیوانیە کە لێزانینێکی تایبەتی هەیە ئەوانە شارەزان دەستی چێ کەشفەکەن ئەو یاریە لە جاران شرۆپنج ڕاحمەتی هەبووە ئەو سەرپەرشتە و یاریە کرد و ئاستێکی زۆر جوانی پێشکەشەکە کە لەسەر ئاستی کوردستان یەکەمەکان بۆ هەمیشانی زۆر جار دەما دەجێرنەوە پێش 40 ساڵ یاریان لەگەر کەرکک و هەولێرەوانە کرێ هەمیشە مام شێرۆپرنج ڕاحمەتی توانیتی یەکەمەکە بەدەست بێت ئێستاش کوڕەکەی ئەو یاریەکە حماسێکی زۆر زۆر خۆشیتی ئەمیارێک کاتە با دەست پێ بکەین هەموو ببینن ئەوە شار نەیگۆڕین بۆم هەیە ئەستم برێم شکمەوەیە ئەگەڕێت حالا زخوی اگه دست نینه و داره کمونه بونیا کوی کنه دست بینه داره دست بینه داره بات نما قدر رو هێرش ئەو جوالەکەمە کاک فەرسەد و ئەو برادەرەی نوێ هاتکە کاکا ئەوەی شاردەوە گۆران یەک دوو سێ ئەو سێ لەگەمەی هەموو چەترێنێدا ڕاستیاس ئەتو دانیشتە باب ئەتو دانیشتە وڵاتچی دانیشەوە چار دەست گیراوە چار دەست مام نەبەست چار دەست وەزعەکە خەتەرە وەزعەکە زۆر خەتەر بوو ئەو دەستە دانیشە وەزعەکە زۆر خەتەر بووە وەزعەکە زۆر خەتەر بووە وەزعەکە خەتەر بووە چی بووە بە چی کرد بەردێ کاک فرسەد یان جەنابەتەن خەڵکی ڕاوندزیان لە شوێنی شکۆ هاتووی بۆ ئەم یاریە خێر من دانیشتوی تەختەقم ساڵانە ئەو یاریە لە ڕەوانز و لە شارەکەی ئێمە لە تەختەق ئەکرێت من یاریزانی تیپی تەختەقم بەڵام ساڵانە داوەتی کاک ئیسا و کاک نەبەزم وارووا دوێنێ شەو لە زاخۆ یاریمان کرد لەوێش داوەت کرابوو یعنی کەواتە لە تەختەق بۆ زاخۆ بۆ ڕەواندز کوێی کە ئەگەڕێیت وەڵا گەڕاوین بۆ سەنگە سەر بۆ ڕانیا بۆ کەلار بۆ چەمچەماڵ
ئێوە داوا ئەکرێن یان خۆتان ئەڕۆن نەوەڵای ئێمە وەکو بەشی مەسەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەنسیقمان هەیە ساڵانە بە تەلەفۆن و بە فەیسبوک و ئەمانە یەکترە بینی زۆر سپاس طبعاً یاریکی زۆر خۆش هەر شارە و یاری خۆی هەیە بەڵام ئەم یاری ئەنگوستیلانەیە لە ڕەواندز یا لە شارەکانی تر ئەوە بەڕێک و پێکی لە شاوین ڕەمەزانە بەڕێوە ئەچێ بەڕاستی یاریکی خۆشە زۆر چێژبەخشە ئێمە لە گەشتەکە ئەم ڕۆماندا بۆ ڕەواندز لەم یاریەوە دێنە کۆتایی گەشتەکەمان سپاسانەکەم تا گەشتێکی تر تا کەشێکی تر و جوێکی تر بێکە گەینەوە هەر شاد و بەختەوە بن کاتێکی خۆش بۆ ئێوە زۆر سپاس هیوادارم لە یارەکەتان بەردەوام بن زۆر سپاس.